پرسی کورد باشی سێیەم گوتاری نەتەوەی نەریتی و وەرچەرخانە تیۆری سیاسەکان نووسین و ئامادەکردنی ئارام حاجی بەرایی پرسیاری ئاخۆ دەوڵەتی نەتەوەیی هێشتا ئامانجێکی کوردیە کە پرسیارێکی محوەریە لە تێگەیشتنی پەرەسەندنی گوتاری کوردی هاوچەرخدا لە ڕاستیدا وەڵامدانەوەی جیاکاری وردەخوازێت لە نێوان گوتاری نەتەوەی نەریتی کە لە سەدەی بیستەمدا باوبووە و ئەو وەرچەرخانە تیۆری سیاسانەی کە لە سەرەتای سەدەی بیستویەکەوە بەسەریدا هاتووە. یەکەم دەوڵەتی نەتەوەیی ئامانجێکی مێژووی کورد بووە. لەسەر وەختی پەیماننامەی سیڤەری ساڵی 1920ەوە زۆرێک لە کورد پێیان وابووە کە سەربەخۆیی نەتەوەی لە دەوڵەتێکی یەکگرتوودا داخوازیەکی مەرکەزی کوردیە. سەرەتا بزاوتی نەتەوەی و جۆراوجۆری وەک پەدەکە، پیوکەی و پەکەکە دەربارەی ئەم هیوایە پێکات و لە بانگەوازیەوە بۆ دەوڵەتی نەتەوەی سەربەخۆیی یەکگرتوو دەستیان پێکرد. لە هەندێک نێوەندا سەردەمی کۆماری مەهاباد لە ساڵی 1946 و ڕیفراندۆمی 2007 پەدەکە لە باشوور بەردەوامی ئەو ئاڕاستەی بەرەو دەوڵەتی نەتەوەی پەرچ کردەوە. دووەم بەڵام لەم چەندەی دواییدا لە پێشترینەکان گۆڕان وەرچەرخان لە نەتەوەی بوونی توندەوە بۆ ئەوەی پێی دەوترێت شوناسی داینامیکی دەگەڕایەوە بۆ چەند هۆکارێک. یەکەم شکستی هەڵە جوداخوازیەکان بەهۆی فشاری هەرێمایەتی و نێودەوڵەتیەوە. دووهەم وەرچەرخانی فکری سیاسی هەندێک لە بزوتنەوەکان لەسەر و هەمووشیانە و پارتی کرێکارانی کوردستان کە ڕێبەر ئۆژەلان تێیدا ڕەتکردنەوەی خۆی بۆ دەوڵەتی نەتەوەی ڕاگەیاند و لەبری ئەوە چەمکی کۆنفیدرالیزمی دیموکراتیکی خستە ڕوو. سێیەم لە سایەی یەکتربڕی بەرژەوەندەکانی هەر چوار دەوڵەتی داگیرکەری پرسی کووردا ئەو واقعە جوگرافی سیاسی کە هەیە بەدیهێنانی دەوڵەتی کوردی یەکگرتوو کردوتە شتێکی نیمچە مەحاڵ. سێیەم فرەجۆری هەڵوێستەکان لە نێو گۆڕەپانی کوردی خۆیدا. ڕەوت هەڵوێست لە دەوڵەتی نەتەوەی کوردی نەریتی لیبراڵیەکان هێشتا پێیان وایە کە دەوڵەتی کوردی خەونێکی نەتەوەی ڕەوایە وەک سەرکرداتی هەرێمی کوردستان بەگشتی و پەدەکە بە تایبەتی. کوردی شۆڕشگەر چەپینمێ پڕۆژەی دەوڵەتی نەتەوەیی وەک مەترسێکی دەسەڵاتخوازی ناسیۆنالیزمی دەبینەوە و بانگەوازی بۆ بنیادنانی نمونەی لامەرکەزیەتی کۆمەڵایەتی دیموکراتی دەکەن. پەرتەوازەی کورد دابەش بووە بەسەر دوو ڕەوتدا بەڵام زۆر کات بە چەند هۆکارێکی ڕەمزی مەیلی بەلای پشتیوانی گوتاری دەوڵەت نەتەوەدا دەڕوا. چوارەم تێڕوانینی ئۆجەلان وەک دژە نمونەیەک بۆ مۆدێلی نەتەوەیی. بەڕێز ئۆجەلان دەڵێت دەوڵەتی نەتەوەی ناتوانێت ببێتە نیشتیمانێک بۆ کوردان. ئەمە وەهمێکی کۆڵۆنیالیزمیە و گۆڕستانی گەلانە. ئەڵتەرناتیڤ کۆنفیدرالیزمی دیموکراتیە کە مرۆڤ و کۆمەڵگە پێکەوە ئازاد دەکات. ئەم پێشنیارە پشت بە تێڕوانینەکانی پۆست نەتەوە دەبەستێت کە بەر بە بنەمای سوودوەرگرتن لە بیرمەندانی وەک موڕای بۆکچین بەدەساتەوە و لەسەر ئەمانەدا مەزراوە. دیموکراسەتی جەماوەری، فرەشوناسی، ئیداری خۆسەری، دادپەروەری جەندەری. پوختەی بەش دەوڵەتی نەتەوەی ئامانجێکی کوردی یەکگرتوو نییە بەڵکو بۆتە جێی مشتومڕی نێوخۆیی لە نێوان دوو ئاڕاستەدا. یەکەم ئەوەی کە وەک مافێکی مێژووی نەتەوەی سیاسی دەستی پێوە گرتووە. دووهەم ئەوەی کە لە بەرژەوەندی پرۆژەیەکی دیموکراتی لامەرکەزی کە دەوڵەتی نەتەوەی تێدەپەڕێنێت ڕەت دەکاتەوە. لە ئێستادا ئاڕاستەی دووەم بەرەو بەهێزی دەڕوات بەتایبەت لە ڕۆژئاوا و هەندێک نێوەندی سیاسی کوردیدا. ئەمە لە کاتێکدایە کە دەستە بژێری سیاسی لە هەرێم هەولێر دەستی بە بیرۆکەی دەوڵەتی نەتەوەیەوە گرتووە وەک بژاردەیەکی استراتیژی دواخراو. ماوێتی تێبینی وەک هەنگاوێکی بنەڕەتی لە ئاڕاستەکردنی لە کۆڵینەوە و ڕێخستنی ئامرازەکانی شیکارکردنی ناوی گریمانەکان و داڕشتنەوەی گریمانەکان و مامەڵەکردنە میتۆدۆلۆژیەکان ئەم باسە دەبێتە ناوەڕۆکی بەشی داهاتوومان.